والله من هواتم أوي هر كسكي لمالي بيان لسب شتي هر سنة من برنداري شرد عش مقاسي شمنيا هو قاتي شمشكاو دوباره بربمو بس يعني ويلي كرم كاورو بزوتين كات بندقا خب دمو باليستي 275 تاتن جرينجا خلق أمرو بيبو دنگدان وأتويت بيامك جبا دنگدران والله هورو أوي برك زميلي هبي دبي أورو بيدنقا خب دات نابي هيتس هرچند گلەی شێبی هەر گازان دەشابی ئەوڕ گلەی و گازان دەکە وەلانی ڕۆژی گلەی و گازاندەی ئەوڕۆ وكارتي أم هالجارنت بيدياوازا بوي كورد بها حزب قوتێکی ترەوە دەربکەوێت يعني هو كارتي لە پشتم قسە جیاوازەکەی ئەوەیە خەوڕۆمە کورد دەبی بەرەمبەر عراقی هەلوێستی دیاربی چیت هەیە بۆ دەنگدەران و ئەتوێت چیان پێ بڵێ لێرەوە وەڵام داوا لە هەموو دەنگدەرێشەکەم هەموو دەنگدەرەکە هیچ درێغی نەکەن ئەوڕۆ خۆ لە مارێ ئەوە نەکەن ئەوەی پێی بکری زوو بێ دەنگا خو بدات جەناب خاوەن پێداویستی تایبەتی لە کوێوات لێ هاتووە بەرێم پێشمەرگە برینداری شەر داعشما 20 دەی 2016 لە بەخشەکەی بریندار بووم لە فەرماندەی هەڵگورت